خۆش بێ بە بینەڕانی لایفەکە وەڵام من داخڵ بووم خۆم بۆ نەگیرە ئەو گۆرانە خۆشانەمان لە چیزە چی ئەسڵا و ڕێز بۆ ئەو بینەرانەی کە دایمە چاوەڕێی شتی نوێ لێماکەن ئاوادان بێ ماڵەکە تووریەکەی سەرا سەنتەی ڕۆشنبیری سەرا مامۆستا جەلالی خۆشەویست مامۆستا حەمیدی خۆشەویست سڵاو مامۆستا مامۆستا یەک چەپڵی بۆ لێدە دیارە شار ئاوادانە بە لە سایی هەموو دەمەندە وەڵا بێ جیاز خۆشتراوە دیارە مامۆستا حەمیدجان بەخێر کەمێکتر ئازیزانم لێرە ئەوە تا بەم سەرمایە سەیری کە چۆن بەکەڵاوم پێ چۆخمان پێشاوەتەوە ئەم ئەزیز و خۆشەویستانەش لێرن هەمووی پاش کەمێکتر لایڤێکتان پێشکەشەکەی دیارە لایڤەکە زۆر بە کتوپڕیش دروست بووم ئەم لایڤ موزیکای ئەمڕۆ کە خۆبەخشانەی و بۆ خزمەتی شارە سپاس بخوا هونەرمەندانەوە نەبەخشندە و میهرەبان ئەوەی کەشکە بەن هەر هونەرەکەیە بەم ڕۆژە سەرمایە هیوادارم دڵ و دەروتان گەرم بکەینەوە بە میلۆدی گۆرانی مامۆستا حەمید دوێنێ بە دەست و پەنجە ڕەنجینەکانی لەبەر سەرا لە بەدەی سەرا لە لای پەیکەرەکە شێخ مەحموود نەمر دیارە لەوێ چەند پارچە موزیکێکی زۆر زۆر جوان و ناوازەی پێشکەش کرد سلێمانی ئەوەیە هونەرمەندان هەرەوەیان هەیە کە هەیەە حکوومەت ماشەڵڵا و پارەی هەیە خەلەلی هونەریمان هەیە نازانم هۆلیودێ ئەمە وەزارەتە نازم پارەیان بۆ نایریە نەوت نیان بۆ سەرمایە ئەمە هونەرمانەیە پێشکەشەکەین بە هەموو میلەتەکەمانەوەی کە هەیە ئەم هونەرەیە یاخوا ئاوادان بێت سەنتەی ڕۆشنبیری سەرا ئەو هونەرمەندە جوانانە کاکفایەقی خۆشەویست لە ڕۆژ هەڵاتەوە هیچ سنوورێکمان نییە بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان لە سنەی ئاوێر و خۆشەویستەوە لێرەیە مامۆستا حەمیدی ژەنیاری بەتوانای کەمان و کاکە بابانی خۆشەویستیش هەر تەلەفۆنمان بۆ کرد بەخوا ئەوەی بڵێ بابزانوتی 2 دقیقە 2 دقیقە لێرە بوو بەساز بژارێ پێم خۆشە دەست خۆش بێ دوێنێ زۆر شتێکی جوانتان پێشکەشێت پایتەختی ڕۆشنبیری ئاوایە ترە لە خۆیەوەشە دروستە بێ مامۆستا ئەحسانی خۆشەویست ئەو دەنگە زوڵاڵە باوەڕتان نەبێ ئەمە منەت نییە بە خەڵکی ئەفرۆشینەوە بەڵام هونەرمەند ئەوەی پێ ئەوە تا بە خۆبەخش پێشکەشێکە هیچ چاوی لە هیچ نییە بەڵام ڕەنگە کەسی ترراوە ئامادە نەبێ ئەمە شەمووی لە پێناوی چییە ڕۆینەوەی خەمەکانتە بۆی دڵتان خۆش بێت بۆی کە بەرگێ هەموو قەیرانە بگرین کە ڕووی تێکردین مامۆستا جان حەسەن زیرەکی نەبرشەرەوە بۆ هاتووە لێرە لە هەموو شوێنێک لە هەموو ماڵێک لە هەموو کوچە کۆڵانێک لە هەر شوێنە پێویستیان پێ بێ چەکی هونەریش بڵێمە بەرەنگاری هەم قەیرانەکانە بینەوە هەم بەرەنگاری هەموو ئەو دژە باوانە بینەوە کە چەند ساڵە هونەریان سەرکوت کردووە کەمێکترە چینە خزمەتان ئێرە سەنتەی ڕۆشنبیری سەرایە سەر بە مناڵپارێزی کوردستانە ئاوادان بێ ئێرە مامۆستا جەلال و هەموو هاوکارەکانی مامۆستا عەبدول و کاک شاباز و لیدیا خان و هەموو کەسانی کاک سەدا جەلال وانی کە دایما کاکە حەمە پاکەشی خۆشەویست ئەوەی کە لێرە ناوەکەی نەزانین ئێمەش کۆمەڵی هونەری ملی کوردستانەوە کاک بورهان بە چەک و ئەسلحەی خۆیەوە کامێرەوە کاک عەلی فەوزی و هەموو هاوڕێیان کاک شیروانی خۆشەویستی فۆتۆگرافەر دایما لە خزمەتانەیە ئامادەین هیوادارم مامۆستا ئەحسان جان و کاکە حەمیدوان جەولەیەک بەس بە لە سیلەی خەبرانەکە ئاوی گەرم بەسەر چاوە بەس هیوادارم لە سیلەی خەبرانەکەمان بکەینەوە بین تەحا لەو ڕێزی خاڵانە ئەوەی لە مامۆستا ئەحسانە بەدیەکەم ئەتوانێت لاسایی حەسەن زیرەکی نەمر بکاتەوە هی ماملێ حیسابی کوردستانی مەقاماتی گەرمیان ماملێ وەڵای نازانم بڵمجا ماشەڵڵا هەر خۆی لە خۆیە دنیایەکە لە هونەر ناوچەی گەرمیانیش وەڵام ڕۆژ زۆر بتامەزوێنەوە مامۆستا حەمید دەزان بەڵام ئێمەمانەیە جارێ لەبەر خاتی کاکفایەقی خۆشەویست جارەمانەیە ئەو دیپارە بکەینەوە جارە ڕۆژانە ئەڵێ چی یەک داواکاریمانێ لە میوانە خۆشەویستەکان لە کاتی لایڤەکەیە ئەگەر هاوکارمان من کەمێک بێدەنگ من بۆی دەنگەکە بە پاچی بڕوا بۆ لایڤ ڕەنگە قسەکانی هەمووی ڕات ئەگەر ئێوە ئامادە من مامۆستا حەمیدجان دەست و پەنجەی گەرم بێتەوە و باسم کرد ئەمڕۆ ساردترین ڕۆژی ساڵە هیوادارین بەم ئاواز و میلۆدی و بەم گۆرانیە خۆشانەی
بۆ مۆسیقا خۆشیە دەست و پەنجەیە و ژەنێرە بەتوانانە گەرمتان بکەینەوە بە گۆرانی و موزیک بە گۆرانیەکانمان گەرمی و دڵارامی ببەخشین بە هەمووتان. باش ما موسیقی خصوصی چاو نشین جبهر هاتینه من ایمە پرۆگرام لەگەڵ یەک نییە هەموو ئیشەکانی هەم وایە خۆشەویست پەنجەزێڕین گەلەکە بان سڵاوێنی بە چای ماچەکەم زۆر خۆشەویستە زۆر ژەنیاری پەنجەزێڕین و نازارە سڵاوێنی لەگەڵ مامۆستا زۆر لەگەڵ یەکبوون بەس من پرۆگرام لەگەڵ یان نییە لەکەم و کۆرگیان دڵنیام ئێمە زۆر تۆ چی لەبەر من ئەوەیە تۆ حەسێ لەبەر من شەوە دیۆ فەرموون ئەچینەوە لای لە سیرەی قەبرانەکە و دەست پێکەین أما
شهيدتي غيابروتم نساعي سلمان بابي آمن 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 أي كي جيلاني وبنو دار الصيان بنو دار الصيان أي حاور بنو دار الصيان قلبي تمسالي مضوق الوطي مضوق الوطي تكيتوق الويان أرلادا جندادا تولادا ويادا أرلادا دەست و پەنجەتان خۆش بێ دەمە خۆش بێ زۆرترین بینەری هەیەم لای بەمان دیارە ئەگەڕێتەوە بۆ یەکۆ کار ڕەنگە مامەستا حەمیدە و ڕاستێ بزانێت ئەوش هونەرێکە پێوترێ هونەری چێژوەرگرتن ئەمڕۆ ئەو جمهوری کە لێرە دانیشتووە ڕەنگە بە پەنجەکانی هەردوو دەستژمێرێ ژمارەیەکی کەم لە جمهور بەڵام گەورە لە
لە گوێگرتن گەورە لەوەی کە بەڕاح گوێگرن ئەو کەسانی کە چێژە و نەرەبێنن کاکە حەمەدجان ئەو لایڤانەمان ڕۆیەک تۆست ئەوەی کە مەبەستمە بێڵەم یەکشتە لێرەیە هەندێک ئەم شێوە دانیشتی کە بەبێ ئامێری دەنگی چکە زۆر جار ئامێری دەنگ وەڵی غەدر لە گۆرای مێژگات ئەوەی ئەم نەوع دانیشتە جاران هەبووە لە سەردەمی کۆنا خۆشترین ئێساش چێژی لێبین کە گوێ لێگرینەوە لەگەر ڕێزمە هەندی هونەرمەند هەیە کەم کەسیش بەم نەوع دانیشتە ئەوێرێت کێت بۆ لایڤەکانمان جارە ئەڵە مارکەی مایکەکە چییە میکرۆفۆنەکە چ مارکەیەکە جیازەکە چیە ئەڵێ لێ دەکڕێن لەبەرەوە ئەمە غیرەت تێکێوێ دەستان خۆش بێم کە کاگەحسان ناوە بەم شێوەیە ئەو خەڵکەس چێ زۆر لەو ئەمە ڕەسەنەتی مامەسەجان ئێوەش ئەوەیتر ڕەسەن کە بە دڵ گوێگرن مەزانم ئەو جمهورە بۆ ئێمە وەکوایە کۆن هەر بەم شێوەیە بووە دا لە دانیشتەکان خۆشترین چێژی پێبەخشین تا ئێستا ماوەتەوە بە نەمری دەست و پەنجەتان خۆش بێ کاک پایەخجان لە سنەوە جارێک تێ لەمەوە خێبێ کاکە بابانی خۆشەویستی خۆبەخش و کاگەحسان و مامەستا حەمید زەنیار سنتەی ڕۆشنبیری سەرا مامەستا جان بە هەمووی ڕێز نەبێ بچین بۆ سێگا و بچین بۆ مامەستا حەمید ماشەڵڵا تەنسیقی زۆرە سڵاو ڕێزێنەرم بۆ کاکەریم کاکەیش جا بەجارێک کە ئەویش بێبەشمان ناکەنم لایڤانە لەگەڵ ئێوەیە لەگەڵ مامەستا حەمیدی خۆشەویست و کاکە ئیحسان هەموو کات بەڵێ بە دڵنیایی بەسەر چۆن بەرەو پێدەشتی گەرمیان سڵاو بۆ گەرمیانی خۆشەویست بۆ گەرمیانیەکان خامی شەڵانی دەسووتایان نەزان شمشاو ژەنێکیش دنیای پێهەژایە خامی شەڵانی دەسووتایان نەزان شمشاو ژەنێکیش دنیای پێهەژایە برایە بۆ ڕوحی پاکی مامۆستا قالەمەڕە ڕۆحی شاد کرد سڵاو و ڕێز بۆ هەموو خانەوە دەکەی بۆ شارەوەکەی جوانەکەی بۆکان مامەستاژان دەست بۆش كاني لي بهراو كاني لي بهراو قال مري كرد بحسرة جيايا وبحسرتي يجمل هوارتك من اقبل بيه بولد السوايا ضبا حسرة بيه
هتاكما والبار يزيان يبقين هتاكما والبار يزيان يبقين نقل السرق الكوي بنازيا ينبقين نما 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 بما الهاي دەم خۆش زۆر بژی مامۆستا بژی سڵاو لە پایتەختی ڕۆشنبیری و سڵاو هەتا هەولێری دیێرین دیارە لە هەولێر و سڵاو ڕێزەنێرن سوپاس بۆ هەموو خۆشەویستان ئەمڕۆ ئەم کۆڕە هونەری خۆبەخشە لەم ڕۆژ ساردەیە پێشکەشتانەکەین بۆ هیوای بتوانین دڵ و دەروونتان ئاسوودە بکەین دڵ و دەروونتان ئارام بکەینەوە بە مۆسیقا و بە گۆرانی لە سنتەی ڕۆشنبیری سەرا ئەم چالاکی خۆبەخشی پێشکەش دەکرێت هذا طبقي خطوة أو دما وامسا
حاڵتان خۆش بێ ئێمەش لێرەوە هەتاکو شاری بانە سڵاو ڕێزمانێک کاک ناسر حەسەنی خۆزگە گۆرانی ئای لە پەروانەیەکشان پێشکەش کردینە باشە دەست و پەنجەتان خۆش دەست خۆش خۆشەویستان لەم ڕۆژ سادەیە مارومان لە دەسەڵاتەوە وەکو باسمان کرد ئەم گۆرانی جوانتان پێ أقولكم للدنيا أشكو في قرعنا أقولكم للدنيا أشكو في قرعنا لداخي بالشمي شيوام لداخي برشم الشيوام لني بازار رسواي وي أمان
دەم خۆش دەستان خۆش بێ جارێکتر دووپاتێکەمەوە کەم کەس ئەتوانێ ئەو بەلای بەڕاستی ئەمە کارێکی قورسە بەبێ مەبەستم بەبێ بەکارێنەوەی ئەمە گەرماوگەرمە ئەمە لای بێ ئەمە بەڕاستی پێوترێ لای بێ ڕاستەوخۆ بێ ئامێری دەنگی بێ میکسەر بێ مایکرۆفۆن دەست و پەنجەتان خۆش بێ ئەگە ماندووش بن هیوادارم مامۆستا حەمید لە خزمەتە وڵی بەس موعدێکم بۆ خۆشەویستە لە تەلەڤیزیۆن وەرگرتە بوو زۆر باشە خۆشەویستی قوربانی تۆ ئەگەر کرا گۆراییترمان پێشکەش بن دڵی خۆن لە سێگای سوێنەوە هەر ئەومان پێشکەش بن سڵاسانێکی باشە وڵا پێچێ لەوە چێ موعیدیان هەبێجی نایمە خزمەتیانەکەن زۆرش پێم پێ خۆ وڵی لە خزمەتانن بەس وڵی کاک ئەحسان تەبعەن نەیزانی من ئەم خۆشەویستە قوربانی تۆ کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە لەو دەستان زۆر خۆش بێز بێ. لە من گرتووە با من احترامی بگرم لێرە زمان باشەکەم مامۆستا حەمید خۆشەویستی فاتمە چێ یاشی کرا بۆم تۆ نەبەرزە بوو فاتمە باشە جاربا باش باشە ئەو بیستە بەسەر
یەک دنیا ڕێز و سڵاوی ئێمە کەڵم ئێمە وەکو سەنتەی ڕۆشنبیری سەرا وەکو کۆمەڵی هونەری میلی وەکو خەمخۆرانی ئەم شار وەکو دڵسۆزانی کە گوێگر بوون لێرە مامۆستا سعدوونی حەمواقی هەموو ئوستا بە خۆشەویستی کە بەدڵ جۆمان لێکەتەن دەست و پەنجەتان نەڕزێدە من خۆش بێ سوپاس بۆ ئەو بەخشندەیەتان کە هونەرمەند دایماوە بەخشندەیە لە پێناوی پایتەختی ڕۆشنبیری ئامادە نەموو کاتەیە بەخۆبەخش هونەرەکەتان پێشکەش بێن سوپاس دەست و پەنجەتان خۆش بێ کاک فایەقی خۆشەویست بەڕێز خۆشەویست داوێتی بودنێت هێن من یەک خۆڵێکی کاتم نەبوو لەگەڵ ئەم خۆشەویستانە پرۆبلەم بێت دەباستەوە داوێتی بودنێکی لە کۆڕی هەر جارێکی تر سوپاس هەزار جار سوپاس کاکە بابان کاکە فایەق کاک ئەحسان خۆشەویستان ئەو کەسانەی ئێرە بەرەوە کاتزاد دڵسۆز و خۆشەویستەوە ئەوە لە پێناوی ئێوەیە ئێمە